فبأي آلاء ربكما تكذبان فيهن خيرات حسان فبأي آلاء ربكما تكذبان حور مقصورات في الخيام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما تكذبان متكئين على رفرف خضر وعبقري حسان فبأي آلاء ربكما تكذبان تبارك اسم ربك ذي الجلال والإكرام الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين لله الأمر من قبل ومن بعد ويومئذ يفرح المؤمنون بنصر الله ينصر من يشاء وهو العزيز الرحيم الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد وعد الله لا يخلف الله وعده ولكن أكثر الناس لا يعلمون يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون أولم يتفكروا في أنفسهم ما خلق الله السماوات والأرض وما بينهما إلا
بالحق وأجل مسمى وإن كثيرا من الناس بلقاء ربهم لكافرون. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أولم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم كانوا أشد منهم قوة وأثاروا الأرض وعمروها أكثر مما عمروها وجاءتهم رسلهم بالبينات فما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ثم كان عاقبة الذين أساءوا السوء أن كذبوا بآيات الله وكانوا بها يستهزئون. الله يبدأ الخلق ثم يعيده ثم إليه ترجعون. ويوم تقوم الساعة يبلس المجرمون ولم يكن لهم من شركائهم شفعاء وكانوا بشركائهم كافرين. ويوم تقوم الساعة يومئذ يتفرقون. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أما الذين آمنوا وعملوا الصالحات فهم في روضة يحبرون. وأما الذين كفروا وكذبوا بآياتنا ولقاء الآخرة فأولئك في العذاب محضرون. فسبحان الله حين تمسون وحين تصبحون وله الحمد في السماوات والأرض وعشيا وحين تظهرون.
يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ويحيي الأرض بعد موتها وكذلك تخرجون. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. وما يستوي البحران هذا عذب فرات وما يستوي البحران هذا عذب فرات سائغ شرابه وهذا ملح أجاج ومن كل تأكلون لحما طريا وتستخرجون حلية تلبسونها وترى الفلك فيه مواخر لتبتغوا من فضله ولعلكم تشكرون. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى ذلكم الله ربكم له الملك والذين تدعون من دونه ما يملكون من قطمير. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. إن تدعوهم لا يسمعوا دعاءكم ولو سمعوا ما استجابوا لكم ويوم القيامة يكفرون بشرككم ولا ينبئك مثل خبير. يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. إن
لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ولا تزر وازرة وزر أخرى وإن تدع مثقلة إلى حملها لا يحمل منه شيء ولو كان ذا قربى إنما تنذر الذين يخشون ربهم بالغيب وأقاموا الصلاة ومن تزكى فإنما يتزكى لنفسه وإلى الله المصير. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. وما يستوي الأعمى والبصير ولا الظلمات ولا النور ولا الظل ولا الحرور وما يستوي الأحياء ولا الأموات إن الله يسمع من يشاء وما أنت بمسمع من في القبور. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. إن أنت إلا نذير إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا وإن من أمة إلا خلا فيها نذير وإن يكذبوك فقد كذب الذين من قبلهم جاءتهم رسلهم بالبينات وبالزبر وبالكتاب المنير. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ثم أخذت الذين كفروا فكيف كان نكير. ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود. الله أكبر الله أكبر الله
والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله
المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد بسم الله الرحمن الرحيم. سلمانانی بەڕێز خۆشەویست جژنی هەولای ئەکشام پیرۆزی ئینشاءالله خی گەورە هەولای ئینشاءالله ئێستا دەست دەکەین بە نوێژی جەژن دوو ڕکعەتە دەرێنیەتت هەیە دوو ڕکعەت نوێژی جەژن دەکەم لە ڕکعەتی یەکەم حەفت تەکبیری تێدایە لە ڕکعەتی دووەمینیش پێنج تەکبیری تێدایە لبيني تكبير كان أقل بكري ذكرك دخويندري سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أقل نجري اعتيادية زي استاذ دزدكين بنيجي ججن فاي قول لهم لا يكمان قبولك إن شاء الله
الصلاة الجامعة جامعة يا أمة محمد. الصلاة الجامعة جامعة يا أمة محمد. الله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مسفوفة وزرابي مبثوثة أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. الله أكبر.
سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله لا إله إلا الله. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. الله
الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. السلام عليكم ورحمة الله. الله أكبر 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 كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد، يحيي ويميت، بيده الخير وهو على كل شيء قدير. شهادة عبده وابن عبده وابن أمته ومن لا غنى عنه طرفة عين. وأشهد أن سيدنا وقائدنا وحبيبنا محمدًا عبده ورسوله، أرسله الله رحمة للعالمين، فشرح به الصدور وأنار به العقول، وفتح به أعينا عميا وآذانا صما وقلوبا غلفا. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه وأحبابه إلى يوم الدين. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله كريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله تعالى عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، میوانانی ماڵی خوای گەورە و میهرەبان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای ڕەب العالەمین برژێ بەسەر دڵ و دەرونی هەموو لایەکمان. لە خوای ڕەب العالەمین داواکارین خوای ڕەب العالەمین بۆ خاتری گەورەی خۆی حەجی حاجیەکانمان قبول بکاتن. یا ربی خوای پەروەردگار لۆ خاتری ناوی جوان و بەرز و پیرۆزت حەجی حاجیەکانمان قبول کەی، دوعای حاجیەکانمان قبول کەی،
لدعاي باشي حاجيكان ببشمان نك يا رب العالمين. يا ربي خواه لحاجيان خوش بي، لو كسانش خوش بي كحاجي دعاء بودكن يا رب العالمين. يا ربي خواه لو خاطري قوري خود أو ججنمان لي بيروز بكي، أو ججنمان لي مبارك يا رب العالمين. يا ربي خدا لو خاطري قوري خود، لو خاطري ناوي جوان وبرز بيروزت، خواهی گەورە قوربانیەکانمان لێ قبول بکەی. ئەوانەی نیەتی قوربانیان هەیە خواهی گەورە مۆفەقیان بکەی بۆ ئەوەی قوربانیەکانیان بەڕێک و پێچی بکەن یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین. ئامین والحەمد لله رب العالمین. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، پڕ بەدڵ جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی هەموو مسلمانانی جیهان دەکەین، بە تایبەتی مسلمانانی کوردستان. لە خوای گەورە داواکارین خوای پەروەردیگار هەموو ساڵێک ئەوها بەهێمنی و ئارامی جەژنمان بۆ بێتەوە ئینشاء الله. مسلمانانی خۆشەویست، جەژن یەکێکە لە نیعمەتەکانی خوای رب العالمین کە ئینسانی ئیماندار لە ڕۆژی جەژندا دەبێ خۆشی دەرببڕێ، دەبێ خەندە لەسەر لێوانی بێ، دەبێ لێبوردە بێ، دەبێ ئاشتی خواز بێ، دەبێ بۆ خوای رب العالمین بسڵحێ. جەژن یەکێکە لە فەزلەکانی خوای رب العالمین، لە منەتەکانی پەروەردیگار کە دەبێ ئینسان بە فەزلی رب العالمینی بزانێ. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. خواهی پەروەردیگار دەفەرمێ ئەی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام پێیان بڵێ با بە فەزلی خوا، بە نیعمەتەکانی خوا، بە ڕەحاماتی خوا ئەوان دڵی خۆیان خۆش بکەن کە خوای رب العالمین ناز و نیعمەتی زۆری پێبەخشیون. خۆشەویستان و بەڕێزان، ئێمە لە ئیسلامدا دوو جەژنمان هەیە، ئەویش جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە. هەردوو جەژنیش لە دوای دوو عیبادەتی زۆر گەورە دێ. جەژنی ڕەمەزان لە دوای ڕۆژی گرتن دێتن کە مانجێک مسلمانان بە ڕۆژی دەبن، خوای پەروەردیگار لە خۆیان ڕازی دەکەن. لە دواییدا دەبێتە جەژن. لە جەژنی قوربانیشدا لە دوای یەکێک لە ڕوکنەکانی تری ئیسلام دێ، ئەویش حەزکردنە کە لە دوای بەجێهێنانی ڕوکنی گەورەی حەج کە حاجیان لە چێوی عەرەفەدا ڕادەوەستن، ئالەو کاتەدا لۆ بەیانیەکەی شەیتان ڕەجم دەکەن و جەژن و شادی دەردەبڕن. ئەوە ئەو دوو تەنها لە ئیسلامدا ئەو دوو جەژنەمان هەیە. هەردوو جەژنیش خۆشەویستان و بەڕێزان ئەمرمان پێکراوە کەوا یارمەتی فەقیران و هەژاران بدەین، یارمەتی چەوساوان بدەین. جەژن لە ئیسلامدا جەژنێکی ئینسانیە و مرۆڤایەتیە. سیرکە لە جەژنی ڕەمەزاندا خوای گەورە لەسەر ئێمەی فەرز کردووە کەوا دەبێ زەکات لە ماڵەکانمان دەربکەین. بە تایبەتی زەکاتی فتر بۆ ئەوەی کە ئەوانەی فەقیرن و هەژارن ئەگەر هەر نەبێ لە یەک ڕۆژیشدا بتوانن پڕ بەدڵی خۆیان بیخۆن و بخۆنەوە. سیرکە لە جەژنی ڕەمەزاندا لەسەرمان پێویست کراوە دەبێت زەکاتی فتر بدەین بۆ ئەوەی ئاگامان لە فەقیران بێ و ئاگامان لە هەژاران بێ. بە هەمان شێوەش لە جەژنی قوربانیشدا لەسەرمان پێویست کراوە کە دەبێت قوربانی سەر ببڕین، ئەویشت بۆ فەقیران و هەژاران هاوکاریان پێشکەش بکەین. سیر کە ئیسلام چ نیعمەتێکی گەورەیە کە خوای رب العالمین بە ئێمەی بەخشیوە بۆ ئەوەی بزانن کەوا جەژن لە ئیسلامدا جەژنێکی ئینسانیە، ئاوردانەوێ لە مرۆڤەکان. بۆیش پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەو کاتەی کە هیجرەتی کرد بۆ شاری مەدینە کە دیتی خەڵک دوو ڕۆژیان هەیە شادی تێدا دەردەبڕن، لەو کاتەدا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی قەد ئەبدەلەکم الله بهما خەیڕا منهما يوم الأضحى
ويوم الفطر. پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی خوای پەروەردیگار ئەو دوو ڕۆژەی بۆ ئێوە گۆڕیە بە دوو ڕۆژی زۆر چاکتر کە زۆر پیرۆزن، ئەویش جەژنی قوربانە و هەروەها جەژنی ڕەمەزانە. بۆیە خۆشەویستان لە جەژندا سونەتە ئینسان خۆشی دەرببڕێ و شادی دەرببڕێ. لەو ڕۆژەی کەوا ڕۆژی جەژن بوو، پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام کاتێک لە ماڵەکەی دانیشت بوو، ئیمامی ئەبوبەکر بە میوانداری هاتە سەردانی کە دیتی دوو کچی کچکۆڵا وا لە ماڵی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دەف لێ دەدەن و سرود و نەشیدی ئاینی دەڵێن. لەو کاتەدا ئیمامی ئەبوبەکر فەرمووی باشە لە ماڵی پێغەمبەر جێم لە دەنجی شەیتان دەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام جوابی ئیمامی ئەبوبەکری داوە، فەرمووی یا ئەبا بەکر ئینە لكل قوم عیدا وهذا عیدنا. فەرمووی ئەی ئیمامی ئەبوبەکر، ئێمە هەموو گەلێک و هەموو هۆزێک جەژنێکی تایبەت بە خۆیان هەیە، ئەوەش جەژنی ئێمەیە. کەواتە دروستە لە جەژناندا ئینسان خۆشی و شادی دەرببڕێ و سرود و نەشیدی ئاینی جوان بڵێ، بەڵام لە چارچێوەی شەرعدا، لە چوارچێوەیەکی دروستدا، نەک بێ شەرعی تێدا بکرێ، نەوەکو کەوا ئاهەنگی بێ شەرعی تێدا ئەنجام بدرێ کە خوای ڕەب العالەمین قەت بەوە ڕازی نییە ئینسان لە جەژندا دەست لە ملانێ شەیتان بکە، بە دوای شەیتان بکەوێ بۆ ئەوەی گوناح و تاوان و مەعسیەت بکە. دەبێت چۆن لە ڕۆژەکانی تر ئینسان خۆی دەپارێزێ لە گوناح و تاوان و خراپە، ئاوهاش دەبێت لە جەژنیشدا بە هەمان شێوە بەڵکو زیاتریش خۆی لە خراپەکان بپارێزێ. بۆیە خۆشەویستان خوای پەروەردیگار دەفەرمێ ئین الشەیطان لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە. بزانن شەیتان دوژمنتانە، ئێوەش بە دوژمنی خۆتانی بزانن. ولا تتبعوا خطوات الشيطان، نەکەن بە دوای پیلانەکانی شەیتان بکەون، بە دوای ڕێچکەکانی شەیتان بکەون. دەبێ ئاگاتان لێبی شەیتان دوژمنی ئێوەیە. ئینەه لەکم عەدوو مبین. پەروەردیگار دەفەرمێ شەیتان دوژمنێکی سەرسەختتانە، دەیهەوێ ڕێتان لێ بزر بکە، دەیهەوێت دوورتان کاتەوە لە خوای ڕەب العالەمین لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. خۆشەویستان و بەڕێزان، یەک لە ڕێچکەکانی شەیتان ئەوەیە ئینسان لە ڕۆژی جەژندا ڕق و چینی بەرامبەر بە برا مسلمانەکەی خۆی هەڵبگرێ، بەرامبەر بە جیرانەکەی هەڵبگرێ، کەوا ئەوە حەرامە ئینسانی مسلمان لە جەژناندا ڕق و چین هەڵبگرێ، لە هەموو کاتێک حەرامە، بەڵام لە جەژندا حەرامیەکەی زۆر گەورەترە. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەلات وەسەلام وەلا تەباغەضوا، دەفەرمێ ڕقتان لێک نەبێتەوە، ڕق و چین بەرامبەر یەکتری هەڵمەگرن. جەژنی ئەو کەسانەیە کە دڵیان سافە، کە ڕق و چینیان لە دڵدا نییە بەرامبەر بە برا مسلمانەکەی خۆی. جەژنی ئەو کەسە نییەوە کەوا ڕق و چین هەڵدەگرێت لە دڵ و دەرونی، ئەوجا چ بەرامبەر خزمێکی، چ بەرامبەر جیرانێکی، چ بەرامبەر برایەکی یان کەسێکی مسلمان. بۆیە جەژنی ئەو کەسانەیە کەوا دڵیان سافە، کەوا ڕق و چین لە دڵ و دەرونی خۆیاندا ناهێڵن، بەڵکو دڵ و دەرونیەکی خاوێنیان هەیە. جەژنی ئەو کەسانەیە کەوا حەسادەت بە برا مسلمانی خۆی نابە، کە خوای گەورە حەرامی کردیە ئینسانی مسلمان حەسوود بێ بەرامبەر بە برا مسلمانی خۆی، بەڵکو جەژنی ئەو کەسانەیە کەوا بەرامبەر بە مسلمانان وەکو برایەکی دڵسۆز هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکەن، وەکو برایەکی ئەو پەڕی میهرەبان بەرامبەر بە برا مسلمانی خۆیدا هەڵسوکەوتی لەگەڵدا دەکا، کە پێغەمبەری خوا دەفەرمێ وەکونوا عیباد الله ئیخوانا، دەفەرمێ ئێوە عەبدی خوای پەروەردیگار بن و برای یەکتری بن. بۆیە دەفەرمێ وەلا تەقاتەعوا وەلا تەحاسەدوا، نەکەن حەسوودی بە یەکتری ببەن و هەروەها پشت لە یەکتری بکەن و بەینی خزماتیتان بپسڕێنن. لە ئیسلامدا بۆیە جەژندان دراوە تاوەکو ئینسانی مسلمان هەرگیز نەبێت لە جەژنەکاندا ئاشتەوایی کۆمەڵایەتی پتەوتر بکە،
بینی خۆی و خزمەکانی بەهێز بکە، بینی خۆی و جیرانەکانی بەهێز بکە، چونکە لە ئیسلامدا حرامە ئینسان پەیوەندی خزمایەتی بپچڕێنی. پێغەمبەری خوا دەفەرمێن لا تدخلوا الجنة القاطع، دەفەرمێ ناچێتە بەهەشت ئەو کەسەی کەوا پەیوەندی خزمایەتی دەپچڕێنیتن، ئەو کەسانەی کەوا هاموشۆی خزمیان ناکەن، لەگەر خزمەکانیاندا هاموشۆیان خۆش نییە، ئەو کەسانە بەڕاستی دەبێ بترسێن لەوەی کەوا خۆی ڕەب العالەمین دەرگای دۆزەخیان لەسەر بکاتەوە و دەرگای بەهەشتیشیان لەسەر دابخا، لەبەرەوەی کەوا پەیوەندی خزمایەتیان پچڕاندووە، هاموشۆیان نییە لەگەر خزمەکانیان. بۆیە خۆشەویستان و بەڕێزان، جەژن لە ئیسلامدا زۆر زۆر گەورەیە، بە تایبەتی جەژنی قوربان کە دەبێ مسلمان قوربانی بکە، بە تایبەتی ئەوانەی توانایان هەیە، ئەوانەی کە خوای گەورە ماڵی پێداون، کە دەبێتن ئاور لە فەقیر و هەژاران بدەنەوە، کە بزانن سەدەقەکردن و خێراتکردن ئەوە بە حەقیقات وە دەکا خوای گەورە تەمەنی تۆ درێژ بکە، وا دەکا تەمەنت بەرەکەتدار بی، وا دەکا لەشت ساغ بی. بۆیە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام داعوا مەرضاکم بالسەدەقە، چارەسەری نەخۆشیەکانتان بکەن بە بەخشین، بە سەدەقەکردن، بە یارمەتیدانی فەقیران و هەژاران. خۆشەویستان، دەیەها توێژینەوە کراوە لەسەرەوەی ئەو کەسانەی کەوا بەخشندن، ئەو کەسانەی دەستکراون زۆر بەختەوەرترن، زۆر لەشیان ساخترە لەو کەسانەی کەوا ڕەزیلی دەکەن، کەوا بەخیلی دەکەن، نابەخشن و سەدەقەی ناکەن. ئەو کەسانەی کەوا ڕەزیلی دەکەن، ئەوانە بەڕاستی لە ژیانیاندا زیاتر بەدبەختن، زیاتر تووشی نەخۆشی و ناخۆشی دەبن. باشە ئێمە بۆ نەبەخشین لە کاتێکدا کەوا زۆر جاری وایە بێ باوڕەکان دەبەخشن و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار دەدەن. کابرایەکی وچی میسی کە ئەسڵە مسلمانیش نییە، بەڵام خەستەخانەیەکی خێرخوازی داناوە، یارمەتی کەسی نەخۆش دەدا و یارمەتی خەڵکی فەقیر دەدا. کابرایەکی وەکو ڕۆناردۆ کەوا خێر دەکا و یارمەتی هەژاران دەدا. باشە ئەدی ئێمە ئەو هەموو ئایەت و حەدیسەی کەوا هانمان دەدەن بۆ بەخشین، بۆ کاریگەریمان لێ نەکا و بۆ ئێمەش نەبەخشین، بە تایبەتی لەو جەژنە مبارەکەدا ئاور لە فەقیران بدەینەوە، لە ماڵە هەژارەکان بدەینەوە، لەوانەی کەوا پێویستیان پێیە کەوا تۆ بچی سەردانیان بکەی و ئاوڕیان لێ بدەیتەوە. تۆ دەچێت لای دەوڵەمەندێک یان دەچێت لای مەسوولێک، چ منەتی پێوێت تۆ دەچێت لای، چ خێرت دەگاتێ؟ ئەوەی کەوا ئەجرت زۆر زۆر لۆ دەنووسرێ ئەوەیە تۆ بچێت لای ماڵە هێتیمێک بەسەرکەیتەوە، ماڵە هەژارێک بەسەرکەیتەوە، دەست بەسەر سەری فەقیرێک دابینی، ئەوە خێرت زۆر زۆر گەورەیە، نەک ئەوەی کەوا بچێت لای ماڵە مەسوولەکان. یا ربی خوای ئەو جەژنەمان لێ قبول بکەی، خوای ئەو جەژنەمان لۆ بجێڕی بە جەژنی خۆشی و شادی، بە جەژنی کامەرانی یا رب العالمین. یا ربی خوای گەورە لۆ خاتری گەورەی خۆت چۆن ئەوها جەژنت بە ئارامی و بەهێمنی بەسەرداهێناوین، ئەوهاش خوای پەروەردیگار هەموو ساڵان جەژنمان بە خۆشی و شادی لۆ بینیەوە یا رب العالمین. یا ربی خوای گەورە حەجی حاجیان قبول بکەی، بە خێر و سەلامەتی بیانگێڕیەوە ناو ماڵ و منداڵیان یا رب العالمین. یا ربی خودای لۆ خاتری گەورەی خۆت، لۆ خاتری ناوی جوان و بەرز و پیرۆزت، خوای لە ئێمە و لە دایک و باوکمان خۆش بی، لە مردی هەموو لایەکمان خۆش بی یا رب العالمین. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. يا فوز المستغفرين استغفروا الله. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. آمين آمين آمين. والحمد لله رب العالمين. بسم الله. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر.
الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا وقائدنا وحبيبنا محمدا عبده ورسوله اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه أجمعين حيث قال عز من القائل إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد مسلمانانی خۆشەویست دەبێ ئاگامان لە خۆمان بی لە تێکەربوون لەگەر ئافرەتان دروست نییە لە ئیسلامدا ژن و پیا و لەگەر یەکتری تێکەڵ بن لە کاتێکدا کە نامەحرەمی یەکترن کە لە یەکتری حەرامن بە تایبەتی کەوا تەوقە لەگەر یەکتردا بکەن پێغەمبەری خوا فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام لأن يطعن في رأس أحدكم على رأس أحدكم بمخية خير له من أن يمس امرأة لا تحل له پیغمبری خۆشەویست دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لۆتان چاکترە لەوەی کەوا شوژنێک لەسەرتان بدرێ کە لە ئاسن دروست کراوە نەوەکو دەستان لە ناو دەستی ئافرەتێک بنێن کەوا لێتان حەرام کراوە هەر کەسێک بە حەرامی دەست لە ناو دەستی ئافرەتێک بنێ لە ڕۆژی قیامەتەیەک تۆپە ئاگری لە ناو دەستی دەدرێ لە تۆڵەی ئەوەی کەوا دەستی لە ناو دەستی ئافرەت ناوە کە لێی حەرام کراوە کە نە دایکیتی نە خوشتیتی نە خێزانیتی نە کەسێکی نێزیکیتی بەڵکو ئەو کەسەیە کە نامەحرەمیتی بۆیە دەبێ ئاگامان لە خۆمان بی خاڵێکی تریان ئەوەیە لە جەژندا خۆشەویستان جەژن فرسەتە لۆ لێبوردەیی فرسەتە لۆ بەخشندەیی لەگەر یەکتر کە خوای پەروەردیگار دەفەرمێ فمن عفا وأصلح دەفەرمێ هەر کەسێک لێبوردە بوو هەر کەسێک ئاشتی خواز بوو نێوانی خۆی و برا مسلمانەکەی چاکردەوە فأجره على الله ئەجری لە لای خوای رب العالمینە زۆر خێرەکەوا گەر دەیزانی کەسێک لەگەر برا مسلمانێکی تەبانیە بچی ئاشتەوایی لە نێوانیاندا بکەی خێری زیاترە لە نوێژی سنەت و لە ڕۆژی سنەت ئەو کەسانەی کەوا بینی خەڵک چا دەکەنەوە جەژن فرسەتە لۆ ئەوەی ئاشتەوایی لە نێوان خێزانەکاندا بکرێ لە نێوان زیرانەکان لە نێوان خزمەکاندا خۆشەویستان و بەڕێزان خاڵێکی تریان ئەوەیە ئاگامان لە خۆمان بی لە جەژندا ئەویش کە خوای پەروەردیگار دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا دەفەرمێ بخۆن و بخۆنەوە بەڵام زێدە ئیسرافی مەکەن بەتایبەت لە خواردنەوە و خواردندا کەوا لە جەژندا شیرناتی زۆر دەبێ کولیچە هەیە پاقلاوە هەیە جاری وایە گۆشت هەیە دەیخۆی دەبێ ئاگاد لە خۆبی خۆت ئەزیەت نەدەی چونکە زۆر کەسێ بەهۆی زۆر خواردنەوە تووشی نەخۆشی سوکەریە بووە تووشی نەخۆشی زەخت بووە تووشی دەیەها نەخۆشی بووە ئیوایە ڕەحمی بەخۆی نەکردووە کەوا ئەوەندە زۆری خواردووە تاوەکو جەڵتە لێیداوە کەوا حەرامە جائز نییە ئینسان لە حەدی خۆی زیاتر بخوا بە تایبەتی ئەوە جێژنە لەوانەیە خواردنی خۆش زیاترە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بی ئەوانش کەوا نەخۆشن دەبی زۆر زیاتر ئاگایان لە خۆ بی ئەوانەی گەنجیشن دەبێت هەر ئاگایان لە خۆ بی کەوا ڕێنەدەن تووشی نەخۆشی بن چونکە ئەو جسمەی تو مافی لەسەرت هەیە یەک لە مافەکانی ئەوەیە کە تۆ بیپارێزی لە نەخۆشی ئەویش بەوە دەکرێت کە پارێزی لە هەندێک لەو شتانە بکەی کەوا تووشی نەخۆشی دەکاتن خاڵێکی تریان ئەوەیە خۆشەویستان ئەوانەی کە قوربانی دەکەن ئاگاتان لە ژینگەبی کۆڵانەکان پیس نەکەن جادەکان پیس مەکەن ئەو پاشە ڕۆیە دەمینێت و فرێ دەدەن فرێمەدەنە سەر جادەکان و سەر ڕێگاکان چونکە بەڕاستی ئەوەش هەر حەرامە ئەوە جائز نییە چونکە ئەتوو کە قوربانی دەکەی خێرت زۆر گەورەیە بەڵام ئەگەر هات و پاشە ڕۆیەکەت فرێدا و خەڵکت ئەزیەتدا بەهۆی پاشە ڕۆیەکەت بۆی ئەو پیسایە ئەوە بەڕاستی تۆ گونەحبار دەبی لەسەر خەردار دەبیەوە بۆیە دەبێ ئاگامان لە خۆمان بی ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەکمان بی خوای گەورە لە ئێمە و لە هەموو مسلمانان خۆش بی ئینشاء الله ئێستاش دەستان لە ناو دەستی یەکتر بنێن
جەژنە پیرۆزەی لەگەر یەکتر بکەن و باوەش لە یەکتر هەربینن و سەڵاوات لەسەر پێغەمبەر لێ بدەن عەلەیهی السەلات وەسسەلام. خۆی گەورە لە هەموو لایەکمان قبول بکە ئینشاء الله. عليكم السلام. سفرك عزيزاني بشاي سفرانا أودن جلس السلام دكا رسول الله تبري برمكاي كعبة الله بلو شاري رسول الله أسفرك أمثال دروني خير باك بتسمع زياراتي أو شارع عبد الله يا عازم البدر وتهوى بتسمع زياراتي أو الشراش طلع البدر وتهوى هلا رجيت الشنونة هات دنياك فرصتها باقي وازد كل موت يغان والمدر برجي بسم الله الرحمن الرحيم وبناي وخاي بخشن دو ميرفا بينرانو بسراني كنال ياسماني بير جشني قربان تان بيروز بناي خو مكارمداني كنال ياسماني بير جشنا بيروز راسي طواوي بينرانو بسراني كنال ياسماني بيان دكم ديارة لدواي بجهناني جشني قربان لدواي بجهناني نوجي جشني قربان لمزقوتكين يسمى لمزقوتي حاجي سعيد خيلاني ليك كالمزقوتكاني شاري هولير كمراسيمي جشني كأنزام ددريت يارا تازه مامۆسا منبەرە وتاری جەژنی خوێندەوە و ئەوەی کە دەیبینن ئەوە گردن ئازایی یەکتری هاوڵاتیانە لە یەکەوە دەیکەن کە داوای گردن ئازایی من دەستمە لای ئەو هاوڵاتیانە بزانین ناخۆ جەژن لای ئەوان چۆنە و دەستی سەرەتا دەچینە لای ئەم برا. سەلام عەلەیکوم کاکە جەژنتان پیرۆزە. ئەگەر بیتە دەرەوە لەوێ سەرەتا جەژنە پیرۆزەی خۆت ئاڕاستی کێ دەکەی و لێرەوە حەزەکەی جەژنە پیرۆزەت ئاڕاستی کێکەی؟ يا السلام عليكم تكم بخير سلام تكم بخير السلام جينا في وزلا مودكم لك انا كنت عندكم ان شاء الله في بالك ان شاء الله عندكم بس جان فتابتي هذول خوشويس في وزلا باليدا مش ان شاء الله عندكم بداية شلون بريدك قال لي كليرة درويتوا سردا سرداني كذا كي بداية أول شيء كبيروز باليدا باكم لكم لبداية كان عنده أجيال كان مخشويس كان لكم إن شاء الله بويكا بيروز زمان پامی تۆ لە جەژن چی و پێویستە مسلمانان لە جەژنا چی بکەن؟ والله پێویستەوەیە کە ئەوەی تووڕە بووە چەچوە ئاساییە پێک بێنەوە باشترە هەرچێن بەڕاستی چەچی پیرۆزە پێکنەوە باشتر نەکەوەی کە سپاس دەکەم سپاس. بینەرانی خۆشەویست دیار ئەوەی کە لێرە ئەنجام دەدرێت مسلمانانن دەوق لەگەڵ یەکتر دەکەن و داوای گردن ئازادی و داوای لێخۆشبوون لە یەکتر دەکەن. من دەستمە لای بەشە لەو هاوڵاتیان هەوڵ دەم لەوتان وەرگرم. سەلام عەلەیکوم کاکە جەژنتان پیرۆز بێت کاکە جەژنە پیرۆز بێ باش ئەحواڵە لە جەژنا زیاترە تۆ بەچی خەریکی؟ سلام علیکم کاکە جەژنتان پیرۆز بێت لە جەژنا زیاتر بەچی خەریکی جەژنانە لە پاش ئێرە بەری بە مزگەفتی لە پاش ئێرە کە لێرە دەچی ئەگە لێرە دەربێ سەردانی خزمان بەری لە جەژنا پێویستە مسلمان چی بکە بەڕای تۆ؟ سەردانی خزمان بکاتن و ئەگەر مسلمانێک لێ عاجز بوون لی پێچان بیتۆ بستەکنیان و لەگەڵ برادەران و تۆ کە لێرە دەچێەوە سەرەتا جەژنانە لەگەڵ چێ دەکەی لە ماڵێ؟ لەمارە لەگە منداری خۆم خێزانم و یەکەم کەس خێزانیان منداڵە خێزانم خێزانە یاڕەو یاخوا جەژنتان پیرۆز هەر لە خۆشی جەژنا ئینشاءڵڵا. دیارە بینەرانی خۆشەویست ئەوەی کە دەبینن مەراسیمی جەژنا بەڕێوە دەچێت لە مزگەوتی محەممەد سعید خەیلانی لە شاری هەولێر. دیارە من هەوڵ دەم زۆرترین هاوڵاتیتان بۆ وەرگرم و جێژنانیان لەگەڵ بکەیت. کاکە سەلام عەلەیکوم جەژنتان پیرۆز بێت جەژن و خۆشی بێ. ئەگەر لە ڕێزەکە بیتە دەرەوە تۆزێ قسە بکەین باسی جەژنانە بکەین. تۆ جەژنان زیاتر بەچیەوە خەریک دەبی کە لێرە لە مەراسیمی نوێژی جەژن دەڕۆیتەوە سەرەتا سەردانی کوێ دەکەیت؟ والله جژنە لە ڕکنێکی ئیسلامەوەم کە زۆری دانی جژنەش طبعا جژنە قوربانیش پێویستە ئینسان
أقل دلي أني أقل إمكانيتي قرباني بكاتن لو فقير وهجار وخزم كان سرداني خزم كسكام كيف درجيك محبة خوشويستي لما بين خزم كان زياتر دي طبعا ما شاء الله بزماني محبة خوشويستي كم بوا إن شاء الله قربيت سردان خزم كام كين سردان يكتر بكين محبة خوشويستي زياتر سلا ججنا أول ويب كينهم محبة خوشويستي وسرداني كردن وركن الإسلام الإنسانية الشيء كاتن جرينجا قرباني أنزام بدري وبتهيبة دو ججنا كزجني قربانة برايتو والله قرباني أعرف فيهم قوتي هم كذا إمكانيتي هبيتن إمكانيتي بي قرباني هم صدقة هم خيرشة هم صدق كلبو برين خوت ودنياك وقيامته هم خيرك جلبو فقير وهجار لقوما وكان رايتو مسلمان بيويست لججنا تيبكا زياتر بتشي وخريق بيو كان روجي ججن دكري بيان يكي بخوي مسلمان بيتو طبعا أول ركن كان نشكر نتاعتي إخوي أو جوازة يعني جماعة اشتواء دوميش بيوستا بدرجيك إنسان دسي كراوي بيتن لروجي جاج خاصة دجي قربان دسي كراوي بيتن لو فقير وهجار ومضال هاتي مكان بدرجيك لججن خوشي دابن بەڵێ بینەرانی خۆشەویست دیارەوە مەراسیمی جەژن کە بڕێوە دەچێ مسلمانان بەیەکەوە هەمووی دەوقە لە ناوێ دەکەن بە هەموو چین و توێژەکانی تیاوەی کە لێرە دەبینی منداڵە گەنجە پیرە بەبێ ینی حسابکردن بۆ چین و توێژەکان هەمووی بەیەکەوە جەژنانە لەگەڵ یەک دەکەن من ئەمما مێوەردەگرم سەلام عەلەیکم ئەمە جەژنە پیرۆز بێ یەخوا هەموو ڕۆژی ئاوا لە جەژن و خۆشی دابێ ئەم ساڵ چۆن دەبینی ئەگەر تۆزێ بیتە دەرەوە بۆی ڕێ لەو هەوڵاتانە نەگری جەژنی ئەم ساڵ چۆن دەبینی وە تۆ لە جەژنان زیاتر بەچیوە خەریکی والله باش دەبی ئینشاءالله لە خوای بەزاد بیتن هەمووی ڕێک پێک و لە خوای بەزاد بی دنیاکی ئەمن و ئامانە و تۆ سەرەتا کە لێرە دەچێەوە یەکەم کەس جەژنانی لەگەڵ دەکەی چێ والله تەبەن لەگە عایلەکەی خۆ لەگە عایلەکەی خۆت دایکی منداڵانیان منداڵەکان سەر لە دایکی مندارە ڕادەست پێ دەگەم هەتا دەستە گەورە گچکەکان و گەورەکان دەڕۆ یەخوا لە خۆشی دابن ئینشاءالله جەژ هەموو کاتێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێ دیارە من حەفەزم لێ بەشێک لە گەنجانیشتان بۆ وەرگرن دیارە گەنجانیش چین و توێژێکی دیارن لە نێو مزگەوتەکان کاکە سەلام عەلەیکم چۆنی برا ئەحواڵە باشی جەژنی قوربانە پیرۆز یەخوار ئاوا لە جەژن و خۆشی دابن تۆ لە جەژنا وەکو گەنجێک زیاتر بەچیوە خەریکی والله حالة هەر بەسەردان و بە گەڕان لای برادەران و لای زیران و خزمان ئاوا گەنجەکان بەیەکەوە کۆ دەبنەوە گەنجەکانی گەڕاکۆن ڕاست باشە پێویستە لە جەژن ئێمە زیاتر چی بکەین بە تایبەت ئێوەی گەنجان پێویستە چی بکەن وە چی دەکەن جەژنان بەگشتی والله زێرنە خێر و خۆشە بۆ گەلی مسلمان ئەوجا ئەو ڕۆژە هەرچەندی چاکەی بکەی هەرچەندی خێری بکەی هەرچەندی ڕێز لە خەرشی بگری ئەوەندە خۆت گەورەتر دەکەی دەڵێن جگەنجان یەکێکن لەو چین و توێژانی زوو عاجز بوون لە ناویان ڕوودەدا پێویستە لەو جەژنەیە ئەم عاجزێنی هەڵنوبەیەکەواش بن یەک لەو کارەکانەوەی کە خوای گەورە جەژنۆی دانایە بۆ ئەوەیەکە گەنجان ئەو کەسانێکە لە یەکتر جودا بوونەوە یاخود بینیان تەواو بستنەوە لە یەکتری بێگومان دەستە خۆش بێت هەموو کاتێکت هەر جەژن و خۆشی بێ سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی خۆشەویست دەوێت کە دەبینن ڕاستە و خۆ نێو مزگەوتی حاجی محەممەد سەعید خەیلانیە لە شاری هەولێر کە یەکێکە لە گەڕەکە میلیەکان لە شاری هەولێر خەڵک بەیەکەوە دەزەنا و دەستیەک دەنێ وەک پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم لە چەند فەرمایشتێکە لە چەند فەرمودێکە فەرمانمان پێ دەکا کە ئێمە دۆخە لەگەڵ یەکتر بکەین و داوای گەردەن ئازادی لێک بکەین من بەشێک لەو هەوڵاتیانەتان وەردەگرم سەلام عەلەیکم کاکە براشۆنی باشی بەڕێزی قوربانە پیرۆز ئاوا لە جەژن و خۆشی دابی ماشەڵڵا خۆشی بە ڕوخسارتەوە سپاس دەکەم سپاس بەخوای گەورە الحەمدولله سەلامەت تۆ لە جەژنان زیاتر بەچیوە خەریکی جەژنان زیاتر چی دەکەی چی ئەنجام دەدەیت زیاتر ئەمە سەردانی خزمەکان دەکەین و جیرانەکان دەکەین و ئیدی لەگە مارومدار خۆمان جیرانەکان بە سەردانی خزمەکان دەکەین کە سوکار دوور و غزم و ئەوەی پێویست بیدەکەین ئینشاءالله نەخۆش و چەند پێت وایە گرینگە لەم جەژنەیە قوربانی ئەنجام بدرێەوە بەتایبەت ئەو کەسانێک کە توانایان هەیە زۆر گرینگە یعنی وە برێن لە شاعیرێکی ئاینی ئیسلامە زۆر جەژنی قوربان بە قوربانی و جوانە ئەتوکە قوربانیت کرد ئەوەندەکەی دڵ خۆشتر دەبی و خوای گەورە بەرەکەت دەختەنە مارومدارت و کار و کەسابەت شت ستاسی لەوە ناکە برێ وڵای کەم دەکەیان مشکلێکە ئەلحەمدولیلا ئەوەی پێ بکرێ زۆر باشە بکاتن ئێستا خەریکین لێرە دەچینەوە و بۆنی قەیسی کۆڵانەکانی داگیر کردووە لە شاری هەولێرە و قەیسێ ماشەڵڵا بە ناوانگە سەرەتا کە چێوە ماڵە جەژنانە پیرۆزە لەگەڵ چێ دەکەی یەکەم کەس کە لەگەڵی دەکەی چێیە ئەمە یەکەم کەس جەژنانە کە چنەوە مارەسا و ڕۆ لە ماری برام بدەوعاتین
کە چیر یەکەم کەس کەتە پێش لەگەوی یەکەم بابمە داکمانە خێزانمانە مدارەکانمانە خوشکمانە برایەکانمان ئەوەی لێرە کە چی حازر بوو لەکەم کەس لەگەویە خوش سلام چاتان گەورە لە جەژن و خۆشیتان بکات بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی کە دەیبینن ئەمە ڕاستە و خۆمەڕاستیمی جەژنی قوربانە لە نێو مزگەوتی حاجی محەممەد حاجی سعید خەیلانی کە لە شاری هەولێر یەکێکە لە مزگەوتەکان کە لە گەڕێکێکی میلیە ئەم هاوڵاتیانە بەیەکەوە جەژنە پیرۆزە لە یەک دەکەن و داوای گەردەن ئازادی لە یەک دەکەن من هەوڵ دەدەم هاوڵاتی زیاترتان بۆ وەرگرم بچمە لای ئەم مامەیە کە ئاوا بە جۆش و خۆشەوە دۆخە لەگەڵ هاوڵاتیانە دەکات سەلام عەلەیکوم ئەگەر بێ دەرەوە جەژنە پیرۆز بێت ئەو حەز دەکەی دۆخە لەگەڵ هەمووان کەی ناوێت لە ڕێزەکە بێ دەرێت ئەرێ وەڵا جێژنەی خۆشە جێژنەی قوربانێ ئینشاءالله بە خۆشمانەوە 36 ساڵە لەو مزگەفتەی هەر خزمەتی مزگەفتەمان کردیا ئینشاءالله خوا قبولی کردێ بۆ ئەو کو دەبینی مامە بە پێوەکە جەژنێکی زۆرت لەو مزگەوتەی کردی جێژنەی خۆشە جێژنەی زۆر بە فرۆشەوە یەکتر ماز دەکەن و جێژنەی قوربانە پێویستە بەڕای تۆ مسلمانان لە جەژنی قورباندا زیاتر چی بکەن بە چیەوە خەریک بن دەکرێت مسلمان لەو بەیانی بخەوێت ناکرێت مسلمان خەونوستن جوازە عندما توقیتی دابنێتەوە لۆ جێژنی قوربان خۆی حازر کە خۆی ئامادەکە بۆ خزم و کەسانی بۆ جێژنانەی بۆ گرینگە مسلمانان لەو جەژنەی قوربانی ئەنجام بدەن یعنی قوربانی کردن عسب مادی امکانی خۆی تێ کابراگە مادی معنای باش بیتن قوربانی بکاتن شما مستە فەرمی ئەو کەسەی بەخیل بیتن وەزیری هەدری تون دەبیتن یعنی ئەو قوربانی بکات دڵی هەزاران فەقیر خۆش دەکات دڵی هەزاران هێتیم دڵی هەزار منێکت هەیە زانیتت کەسێ قوربانی بکات ماڵەکەی کەم بێتەوە کەسێ ببەخشێت قوربانی ماڵ کەم ناوتەوە بە قوربانی ماڵ زیاد دەبیتن هە دینارێک لە ڕێگای خودای سەرف کرێتن 10 دیناری لۆ دەگەڕێتەوە ناو ماڵەکەی و جێژنەی قوربان الحەمدولله لە جەژن و خۆشی دابی بەڵێ دیارە وردە ئەم خەڵکەیە بەرەو دەرەوە دەچن چونکە جەژنانە لەگەڵ یەکتر بەشێکی ئەنجامدا و دیارە تاوەکو دەرەوەش ڕیس بەستراوەوە بەیەکەوە خەڵک جەژنانە دەکە منیش دەمەوێ وردە لە دەرەوە نزیک بینەوە بۆی بتوانین زۆرترین هاوڵاتی وەرگرین ئێستاکە لە مزگەوت لە هەتا ڕیزەکانی دەرەوەش ماشەڵڵا هاوڵاتیان لە جەژنانە و لە دۆخەکردن و لە گردن ئازادی یەکتر بەردەوامن دیارە بەشێکی زۆری هاوڵاتیانە داوا دەکەن کە مسلمانان کە تا بۆیان دەکرێت قوربانی ئەنجام بدەن دیارە من دەمەوێت بچمە لای مامۆسای مزگەوتە مامۆستا سەلام عەلەیکوم و جەژنی قوربانی پیرۆز یەخوا لە جەژن و خۆشیدا بن ماشەڵڵا ئەهلی مزگەوتەکەتان زۆر گەرم و گۆڕن لەگەڵ یەک ئەوە بێگومان کاریگەری جەنابتە مامۆستا پێویستە مسلمان لە جەژنی قورباندا چی ئەنجام بدە تۆ مامۆسایەکی ئاینی بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتتان دەکەین خی گەورە زوو پاداشتان داتەوە پێویستە وەکو مسلمان لە جەژندا دەبی سەرەتا دڵ و دەروون خۆی پاک کاتەوە درێ و دەروونەکی سافی هەبێ و هەروەها بە گەرم و گوڕی سەردانی برا مسلمانی خۆی بکە وەروها لێبوردەبی و بزانی ئەگەر بینی دوو کەسان ناتەبایە لە بینیاندا چاکە کار بیتن و چاچیان کاتەوە لەگەریان ئاشتیان کاتەوە و هەروەها نابی لە مارێ دابنیشی مسلمان دەبی بەرکو بێتە دەرەوە جەژنا لەگە زیرانەکانی بکە لەگە خزمەکانی بکە و سەرەتا لەگە خێزانی لەگەر داکی لەگەر بابی لەگە برایەکانی لەگە خوشکەکانی ئەوە پێویستە بە حەقت لە جەژندا ئینسان خاڵێکی تر زۆر گرینگە ڕەچای بکە ئیشەوەیە خۆی لە گوناح و تاوان پارێزی یعنی جەژن زۆر کەسێ وا دەزانین جەژن معنای وایە ئینسان دەست بە گوناح و تاوان بکە ئەمە جەژنی قوربانە کە جیاوازە لە جەژنی ڕەمەزانە ئەم جەژنە بە قوربانی ناسراوە تا سن گرینگە مسلمانان لەم جەژنەیە قوربانی ئەنجام بدەن بە تایبەتەوانی کە ئیمکانیاتیان هەیە زۆر پێویستە لەسەر ئەوانەی کەوا خی گەورە ئاوڕی بەخێر لێدانەوە دەوڵەمەندن مالیان هەیە ئەوانیش بەڕاستی چاویان لە فەقیران بێ بە تایبەتی هەتا بکرێت دەبێ قوربانی سەر ببڕن قوربانی بکەن یعنی دروست نییە لۆ مسلمانێکی کەوا هەیبیتن ڕەزیلی بکە نەچی قوربانی بکە پێغەمبەری خوای دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام من وجد سعة ولم يضحي فلا يقربن مصلانا فەرمێ هەر کەسێک کەوا خوای گەورە ماڵی دایتێ بەڵام قوربانی ناکە دەفەرمی نێزیی نێژیمە نەبیتەوە یعنی و هەڕەشێکی زۆر گەورەی لەسەر ئەو کەسانەی کەوا خوای گەورە ماڵ و سەروەت و سامانی داینێ دەبێ ئەوانیش قوربانی بکەن پرسیارم لە بەشێک لە هاوڵاتیان کردی حەزم لێ لە تۆش بکەم تۆ کە ئێستا دەچیتەوە لە مزگەوت و یەکەم کەس جەژنانی لەگەڵ دەکەی چێە واللهی بە زۆری
لەبەرەوەی داکم لەگەرە خۆم نییە بەداخەوە پێم خۆش بوو داکم لەگەر کەس بە با بنمە ئینشاءڵڵا خوای گەورە لە مردی هەموو لایەکی خۆش دەبێ تەبیعی مندارەکان ئەوانەی دێنە پێشوازیم ئەوان ئەگەرنا مەلاژنە تەبعاً جەژنانەکەی لە مەلاژنی هەڵدەگری بە تایبەت یەکەم کەس ئەوەیان منداڵەکانە سەرت بەخۆی جاری وا هەیە یەکەم کەس مەلاژن دێتە پێشوازی جژنە پیرۆزی لەگەری دەکەین جاری ژوا هەیە ئەو کە مەشغوڵە مندارەکان دێت تەبعاً دەبێ مندارەکان دریان نەشچێنین ئەوانیش دەبی جژنە پیرۆزیان لەگەڵا بکەین دەستان خۆش بی خوا موفقتان کە یا رب سلامت بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان ڕاستەوخۆ نێو یەک لە مزگەیەک لە مزگەوتەکان بۆ لە شاری هەولێرکە مەراسیمی جەژنێتیان ئەنجام درەوە ئێمە بەشێک لە جەژنانی هاوڵاتیانمان بۆ ئێوەی خۆشەویست گواستەوە بەڵێ ما لە کۆتاییدا جەژنە پیرۆزی خۆمان ئاراسی تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەت مسلمانانی هەرێمی کوردستان دەکەین هەر لە جەژن و خۆشیدا بن. فيه حرمتان وحرمة مكان فزمانه شهر حرام ومكانه بلد حرام وفي الحرمتين قوام معنى الأمن والاستقرار المفرزين السكينة والطمأنينة فزمن النسك وعرصات المشاعر ينبذان كل شعار غير شعار التهليل والتلبية والتكبير وقد رأيتم بأبصاركم وبصائركم وأنتم تؤدون مناسك الحج في عرصات البلد الحرام حاجة الأمة إلى الاستقرار في المجتمعات وما يثمره ذلكم الاستقرار من أمن جسدي ومالي وفكري وغذائي وصحي حيث إن جميع شؤون الحياة مرهونة به وجودا وعدما فلا تمام لطاعة يعتريها خوف ولا صفاء لعيش تنغصه فوضى ولا تقدما إيجابيا وسط صراع إنه الاستقرار الذي يقابل الشغب والاختلال وإنه الانتظام الذي يقابل الفوضى والاستهتار فبالاستقرار يسود الأمن وبالأمن يؤدي المرء أمر دينه ودنياه بيسر وسهولة وطمأنينة بال وإن السعي الهادئ واجتماع الكلمة الصادقة للأفراد والجماعات بلا التفات إلى ما يثلم الجماعة لهو الذي يوصل إلى المبتغى قبل السعي المشوب بالالتفات فإن المتلفت كثيرا لا يصل سريعا والالتفات لا قيمة له ما دام الاستقرار هو المهيمن على مراحل العمل والمسير ولقد صدق الله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين وإن المجتمع الفطن هو ذلكم الذي يغرس في أفئدة بنيه معنى حيازة الدنيا على حقيقة. الله أكبر الله أكبر الله أكبر لا الله أكبر ولله
لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله